بەڕێزان تۆڕی ڕێکخراوە ناحکومیەکانی قەزای سۆران لە ئێستادا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان هەیە با بەیەکەوە بینەری ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیە بین بزان چی تێدایە. سەرەتا جەژنی قوربانی پیرۆز لە کەسوکاری سەربەرزی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان هەموو مسلمانانی جیهان بەگشتی و مسلمانانی کوردستان بە تایبەتی عازیانی ماڵی خوای گەورە پیرۆز دەکەین. داواکارن لە خوای گەورە عازیانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان قبول بکرێت و ئەم جەژنەش بکات بە جەژنی برایەتی و ئاشتەوایی نێوماڵی کورد. بەڕێزان، ئەگەر ئێمە ئاورێک لە دواوی خۆمان بدەینەوە و چاوێک بەڕابردوو بخشێنینەوە لە بۆنەکانی تایبەت بە تایبەتی ئەو بۆنە جەژنانەی ئاینەکان کە سەرکردەکانمان و لایەنە و پارت و سیاسیەکان لە ڕێگای تیڤی و ڕادیۆوە بروسکەی پیرۆزبایی یەکتریان دەنارد یاخود سەردانی یەکتریان دەکرد. پیرۆزباییان لە یەکتر دەکرد و داوای تەندروستی باش و سەرکەوتنیان بۆ یەکتر دەخواست. بەمەش خەڵک و تاچی کورد لە هەر شوێنێکی ئەم جیهانە ئارام و دڵخۆش دەبوو. بەڵام بەداخەوە ئێستا نە سەردانی یەکتر و نە پیرۆزبایی جەژنانە لە یەکتر ناکەن، بەڵکو هەوڵی شکاندنی یەکتر دەدەن. ئەمەش بە جۆرێک زەغبۆتەوە کە کارگەیشتوتە ئەوەی ئەم کولتورە یەکتر قبول نەکردن و شکاندنی یەکتر شۆڕ بۆتەوە بۆ ناو کۆمەڵگە و لە ناو تاکە بە تاکی کورد و ڕەنگی داوەتەوە. ئەگەر لێرە نەوەستین و نەوەستێنرێت ڕێگای پێ نەدرێت ئەوە دەبێتە مەترسیەکی گەورە لەسەر ئاسایشی نیشتیمانەکەمان. هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان، خانەوادەی سەربەرزی شەهیدان، کەسوکاری ئەلفارکراوان و کیمیاباران و پێشمەرگە قارەمانەکانی کوردستان، ئێمە وەک تۆڕە ڕێکخراوە ناحکومی و مەدەنیەکانی سۆران و چەند چاڵاکوانێکی کۆمەڵگەی مەدەنی لە سۆنگای هەستکردنمان بە بەرپرسیارەتی لە مێژووی لە ڕۆژێکی پیرۆز و مبارەکی وەکو ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی جەژنی قوربانە پڕاوپڕ لە ماناو قوربانیدان و ڕازگۆیی و سەرکەوتن وەک دەبینین لە هەموو جیهان مسلمانان گەورەترین ئەرک بەجێ دەهێنن و قوربانی دەدەن لە پێناو دوا ڕۆژێکی گەشت. ئالەم ڕۆژەدا ئێمەش وەکو ڕێکخراوان و چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی بە ئەرکێکی سەرشانی خۆمان زانی لە شاری شەهیدان و لانگەی شۆڕش و بەرخودان لە پێناو گەڕانەوەی ئەم کەلتورە جوانەی پێشوو ئاشتی و برایەتی و سەقامگیری زیاتر ئەمن و ئاسایشی وڵاتەکەمان و لادانی گشت کۆسپ و تەگەرەکان بەردەم یەکڕێزی نیشتیمانی پرۆژەیەک ڕابگەێنین لە ژێر ناونیشانی قوربانیدانی لایەنەکان و پارتە سیاسیەکانی کوردستان لە پێناو خەڵکی کوردستان بۆ ئاشتەوایی و یەکخستنەوە و یەکڕێزی نێوماڵی کورد. بۆیە لێرەوە داوا لەلایەن و پارت و سەرکردە سیاسەکانی کوردستان دەکەین کە بەدەنگمانەوە بێن پێشوازی لە پرۆژەکەمان بکەن و بەرژەوەندیە شەخسی و حیزبیەکان بکەن بە قوربانی لە پێناو کوردستانێکی سربەخۆ و بەدەستهێنانی بەرژەوەندی گشتی. لەم ڕێگایەوە هەمومان بەیەکەوە دەست لە ناودەست بەرەو کەناری ئارامی و دەوڵەتێکی سربەخۆیی هەنگاو بنێین، چونکە ڕابردوو سەلماندی کە تەنها لایەنێک یاخود پارتێک بە تەنها هیچی بۆ ناکرێت و پێ ناکرێت، بەڵکو بە پێچەوانەوە هەمومان هەوڵ و خەبات و شۆڕش و تێکۆشانی سەدان ساڵی گەڵی کوردی خوێنی هەزاران شەهیدانی ڕێگای ڕزگاری نیشتیمانی دەبێت بە قوربانی. بۆیە لێرەدا ئێمە بۆ بەرچاوڕوونی ئێوە و لایەنەکان و هاوڵاتیانی خۆشەویست بەشێک لە ناوەڕۆکی پرۆژەکەمان دەخەینە بەردەستی هەموو لایەکتان. بابەتی پرۆژەی دەستپێشخەری و ئاشتەوایی نیشتیمانی لە ژێر ناونیشانی قوربانیدانی لایەن و پارتە سیاسەکانی کوردستان لە پێناو خەڵکی کوردستان بۆ ئاشتەوایی و یەکخستنەوە و یەکڕێزی نێوماڵی کورد. لێرەدا ئێمە چۆنیەتی کارکردنمان برێتی دەبێت لە چەند هەنگاوێک. هەنگاوی یەکەم دانیشتن دەبێت لەگەڵ کەسایەتی سیاسی و لایەن و سەرۆکی پارتەکان کە کاریگەریان هەیە لەسەر ئەو بارودۆخەی ئێستای هەرێمی کوردستان و
گفتوگۆکردن و وەرگرتنی ڕێی و پرۆژەکەیان بۆ چارەسەرکردن